هەندێک لە دەرمانخانەکان یاخود هەندێک جار کە ئێمە دەچینە دەرمانخانەکان داوای دەرمانێکی دیاریکراو دەکەین دوو دەرمانی جیاوازمان نیشان دەدرێت ئەمە دەرمانێکی ئەسلیە ئەمیش دەرمانێکی عادی ئێمە پرسیاری ئەوە دەکەین چۆن دەکرێت لە دەرماندا ئەسلی و عادی بوونی هەبێت و لێکەوتەکانی عادی بوون یاخود خراپبوونی دەرمان خۆی لە چیدا دەبینێتەوە گفتوگویم بابەتە لەگەڵ دکتۆر دڵشاد محەممەد پزیشکی پسپۆڕی دەرمان و ژەهراوی بوون دەکەین کە ڕاستەخۆ لە سۆدیۆ میوانی ئەمەیە دکتۆر بەخێربێ زۆر سپاس بۆی لەگەڵ ئێمەدا ئامادەی دکتۆر زۆر سپاس بۆ جەناب دکتۆر دەرمانی ئەسلی چیە و دەرمانی عادی چیە نابێ هەمویان هەر ئەسلی بن دەستخۆشتەبی بابەتێکی زۆر گرنگە کە بابەتێکی ڕۆژانەی هەموو ئەو کەسانێک کە ڕوئەکەنە دەرمانخانەکان یاخود مستەشفایەتەکان دەرمان پێشەوەی کە وەڵامی پرسیارەکە بەمە دەرمان بریتە لە پێکاتەیەکی کیمیایی کە بەکار ئەهێندێت بۆ ڕاستکردنەوە یاخود بۆ چارەسەرکردنی فیسۆلۆژی لەشمان یاخود کاتێکە لەشمان هەمووی کە فرمانەکانی بەڕێکوپێکیەکە لە کاتی دروستبوونی خەلێلێکدا ئەو دەرمانە وەرئەگیرێ دەرمان وەکەوەی کە یعنی بۆ مەسائلی دروستبوونی دەرمان زیاتر لە 13 بۆ 17 ساڵێک یاخود بڵین تقریبا یعنی 17 ساڵێکی پێویستە بۆی کە دەرمانێک بتوانین ئەم بڵین یان بکرێتە بازاڕەوە پێی بوتری ئەو دەرمانە سەلامەتە و دەرمانێکە نەخۆش دەتوانێت بەکاری بهێنرێت خۆی دەرمان کە ینی وەکو پرسیارکردن کە زۆربەی جار کاتێکە کۆمەڵە فلتەری هەیە ئەبێت ئەو کەسە یاخود ئەو نەخۆشە ئەچێت بۆ لای پزیشکێکی پسپۆڕ دواتر ئەو پزیشکە پسپۆڕە ینی مهمترین شت دایگنۆزکردنە یاخود تەشخیصکردنە بەڵام سەبارەت بە پرسیارەکەی جەنابەت کە ئەڵەی جیاوازی هەیە لە نێوان دەرمانی ئەسڵ و عادی تەبیعی خۆی بەپێی بە گوێرەی زانست دەرمانی ئەسڵ و دەرمانی عادی چییە؟ دەرمانی ئەسڵ واتە ئەو دەرمانەی کە لە شەریکە بڕاندەکانە واتە کۆمەڵێت تەجروبەی ئەو تەجروبەی باسمان کرد کە زیاتر لە 17 ساڵێکی پێویستە بۆی ئەو دەرمانە تەجروبە و تێستا تێپەڕ بێ لە ڕەزامەندی لەسەر بەڵێ ڕەزامەندی دەستگایەکی گەورەی کوالیتی کۆنتترۆلی پێ ئەدرێ بۆی کە بوتری ئەو دەرمانە سەلامەتە جگە لەوەی کە توێژینەوەی لەسەر ئەکرێ دواتر لەسەر مشک و جرج و ئەو کۆمەڵە حیوانات تەجروبە دەکرێت و لە پاشان ئەو دەرمانە لە کاتێکدا ئەگەر کێشەیەک یاخود خەلە لە دروستکە لە هەر وڵاتێک بێ ئەو کۆمپانیای یاخود ئەو شەریکە بڕاندە ئەو لایەنی دروستکەرە چی ئەکات تەعویزی ئەو نەخۆشە ئەداتەوە لە هەمان کاتیشدا ئەجهیزەکانی یاخود شێوازی دروستکردنی دەرمانەکە جیاوازە وەک لەوەی کە دەرمانێک بڕاند نەبێ کە ئێمە بەڵام زۆر جار ئەم دەرمانی ئەسڵ و عادیە کۆمەڵێ شتیکەی لە پشتەوە دروست ئەبێت واتە چۆن بۆی کە هاوڵاتیانی خۆمان تێبگەن یاخود ئەوانی کە ئێستا بینەری ئێمن دەرمان مەرج نییە دەرمانێک گران بێ دەرمانێکی ئەسڵە یاخود دەرمانێک کە هەرزان بێ دەرمانێکی عادیە تەبیعی دەرمان ئەمە چاکەتێک نییە تۆ بڵێ ئەم چۆن بڵێ ینی لەبەر بکرێت وەکووە کە بۆ ینی مرۆڤ بەکاری ئێنێ کاڵی مرۆڤ بەکاریێنێ گەورەترین یاخود عەدالەترین زانست چیە زانستی پزیشکیە لەبەرەوە ناکرێت بڵێن ئیستیغلالکردنی نەخۆش لە مەسائلی ئەسڵ و عادیا بکرێت بۆیە زۆر جارە بینین کاتێکە پزیشکەکە ئەگەر هۆکاری بازرگانی تەبیعی کەمیەتێکی کەمی پزیشک باسەکەین کە زانستەکەیان وەلا ناوە زیاتر مەبەستێکیانە لە تیجارەتکردن یاخود ئیستیغلالی نەخۆشەکرێت بنمونە دوای کە ئەو نەخۆشە ئەچێتە لای پزیشکەکە مهمترین شت دایگنۆسەواتە تەشخیصکردنی ئەو نەخۆشیەواتە دیاریکران نەخۆشیەکەی چییە تەبیعی بە تەنسیق لەگەڵ فحوساتی بۆ کرێت سۆنەرە یاخود کۆمەڵێ تەجروبە و تێستی لەسەرەکە ئەو پزیشکە بە ڕێزە لە ڕێگەی مختبەری و لە ڕێگەی ئەوانەوە دواتر مەرحەلاتی چارەسەرێتە پێشەوە کە پزیشکی دەرمانسازە باشە بەڵێ ئەمە یعنی ئەم فلتەراتانە کە تێپەڕ ئەبێت ئەگەر ئەو پزیشکە یعنی پزیشکێک طبعا ئێمە زۆربەی زۆری پزیشکەکان وجدان و زانستی خۆیان بەکارێن بەڵام کەمیەتێکی کەم هەیە زۆر جار هۆکاری بازرگانی وای لێ ئەکات بۆ نمونە ڕێکەوتنێکی هەبێت لەگەڵ شەریکاتێکە وا لە نەخۆشەکە ئەکا دیاری ئەکات ئەڵێ ئەبێت هەمان شەریکە هەمان ناو هەمان ڕنگ هەمان پاکت ئەمە ئیشکالێک دروستەکە بۆ نەخۆش باشە دکتۆر ڕێکویستم باسی ئەوە بکەم ینی هەندێک جار دەچینی لای پزیشکەکان کۆمپانیایەکی دیاریکراو یاخود دەرمانێکی دیاریکراو بۆ ئێمە ئەنووسن هەندێک جارە چینە دەرمانخانەکان کۆمپانیایەکی ترمانەیەت یان ئەڵێ ئەمە دەرمانێکی بەدیلە ئەمە بەدیلی ئەمەیە بگرە کۆمپانیەکەی باشتریشە جیاوازی لەم کۆمپانیایانە چییە پزیشکی شتێڵە خاوەنی دەرمانخانەیە بە هەمان شێوە شتێکەڵێ
طبعی ئێمە وەزارەت هەیە کوالیتی کۆنتترۆل هەیە و لامان کادا نەقابە یاخود بڵێن سندیکای دەرمانسازان هەیە هەر دەرمانخانەیە کە سندیکای دەرمانسازانی کوردستان ڕێگەی پێدا بێت یاخود بتوانێت کە بە شێوەیەکی فەرمی دەرمانخانەکەی کرابێتەوە ئەوە یعنی هاوڵاتیان با دڵنیا بن لەبەر ئەوەی پزیشکی دەرمانسازی لێ بە دڵنیایە ئەو دەرمانێکە بە نەخۆشەکە درێ 100% دڵنیا بن یعنی هیچ کێشەیەکی نیە بەڵام زۆر جار ئەو کێشانی کە دروستە بێ لە شوێنە نافەرمیەکانە هاوڵاتیانێک کە باسی ئەەکەی کە جەنابەت کە ئەچێت ینی نەخۆشە لە دەرمانخانەکە پێی ئەڵێت ینی شەریکەکەی بگۆڕێ طبیعی ئەو پزیشکە دەرمانسازە لە ڕووی زانستیەوە وردبینیەکی تەواوی بۆ کراوە اینجا ئەو بڕوانامەی پێدراوە بۆیە دەکرێت نەخۆشەکە لە بەگوێرەی ئەو ڕێنمایی کە ئەو پزیشکی دەرمانسازە پێی ئەڵێت کە تی ئەگەێنێت کە هەمان دەرمانە ئەکرێت ئەو دەرمانە وەربگرێت بۆچی لەبەر ئەوەی کاتێکە دەرمان هێتە بڵێن وڵاتی خۆمانەوە و هەموو وڵاتێکی ژوایە کۆمەڵە سێرتیفیکیت هەیە کۆمەڵە بڕوانامەی شیکردنەوەی یاخود بڵێن کۆمەڵە تەجروبەش ئەکەن لە کوالیتی کۆنتترۆلی کوردستان کە و بۆ ماوەی 4 ساڵێکە کە کوالیتی کۆنتترۆل ئەو تێستانە دەکات و هەر دەرمانێک کە یاخود بڵێن کوالیتەکەی باش نەبێ مەجای داخلبوون نابێت 4 ساڵی پێشوو هەموو شەریکاتێک بۆی هەبوو داخلی کوردستان بێ بەڵام لە ئێستادا ئەو شەریکاتانی کە باسم کرد کە بڕاند نەبێت یاخود ئەسلی نەبێ بۆی نییە داخل بێت یعنی بۆی نییە ئەو دەرمانە بێنێتە کوردستانەوە هەنە جار پزیشکەکان ئەڵێن ئەم دەرمانە و ئەم شەریکەیە بەکاربێنە جیاواز لەمە هیچ شەریکەیەکی بەدیل بۆ ئەم دەرمانە نییە ئەمە چییە؟ ئەمە ڕێککەوتنی پزیشکەکەی لەگەڵ شەریکەیەکە یان بەڕاستی شەریکەکان بەدیل یەکتر نین بەڵێ طبی ئێوە جێگەی نیگەرانی زۆربەی ئەو پزیشک و پزیشکی سپۆڕ و یاخود ئەو دەرمانسازە بە ویژدانانەیە کە زۆر جار بڵێن کەمیەتێکی کەمی پزیشکەکان ئەو ڕێکەوتنە ئەکەن کە نەخۆشەکەنە حاڵەتێکی دەرونی سەختەوە یان زۆر جار ئەبینین لە بەتابەتی نەخۆشیە درێژخایەنەکان کە دەرمانێک وەرەگرێت لە مستەشفایەتەکانەوە کە ئیگەڕێنێتەوە پیشانی نیشانی پزیشکی پسپۆڕێدا ئەڵێ ئەو دەرمانەنا بڕۆ فلانە شەریکە فلانە پاکەت فلانە ڕنگ ئەو کەمێتەکەمی پزیشکانە وایان کردووە کە ئەو ڕێکەوتنیان کردووە لەگەڵ ئەو شەریکاتە بۆ ساختکردنەوەی ئەو جۆرە دەرمانانەیە کە لە پشتی ئەو بابەتەوە کۆمەڵە ئیمتیازاتیان بۆ ئەکرێ لەوانە وەرگرتنی شوقە و سەفەراتی دەرەوەی وڵات و لە بەرامبەر بە ساختکردنەوەی ئەو دەرمانەی کە باسەکرێت لە هەمان پاکەت و لە هەمان ڕنگ و لە هەمان ئەو شەریکەی کە پێویستێتی ئەمە وای کردووە کە ڕاڕاییەک یاخود قەلەقیەک لەلایەن نەخۆشەکانیشەوە دروست بێ بۆ لەبەرەوەی زۆربەی هۆکاری دروستبوونی نەخۆشیەکان بە تایبەتی نەخۆشیە درێژخایەنەکان هۆکاری ڕاڕایی و قەلەقیە یعنی ئێمە ینی با وەکو پرسیارێک ئاراستەی ئەو پزیشکانە بکەن کە دوای نزیکەی زیاتر لە 20 ساڵ یعنی بە کۆمەڵە فلتەرات و دوایەوەی کە بێ پزیشکی پسپۆڕ یعنی ئەوە چی وجدانێکە من یاخود پزیشکێکی پسپۆڕ نەخۆشێکی درێژخایەن کە لەوانێت تەمەنێکی هەبێت نەخۆشی بە نمونە فشاری خوێن بێ یاخود سوکەری بیان نەخۆشیکی کە بێ چی وجدانێکە تۆ ئەو نەخۆشە بکەیتە حاڵەتێکی ڕاڕاییەوە کە پێی بڵێ ئەبێ فلانە پاکەت و فلانە ڕنگ و فلانە شەریکە تەحدیدی کەی بۆی لە پشتیشەوە لەگەڵ ئەو دەرمانخانەدا هاوبەشیەکت هەبێ یاخود شەریکیەکت هەبێ بۆ ئەوەی کە داهاتێکی زۆر یاخود بازرگانیەکی زۆر یاخود بزنسێکی زۆرت دەست بکەوێت یعنی ئەمەیە کێشەکە کە وای کردووە لە نەخۆشەکانیش ینی دڵنیایی وەرنەگرن کاچێتە سەیدەلەکە یاخود ئەو پزیشکە یعنی وای لێ ئەکات بەنەوەیەک ئەو دەرمانەی چۆن بڵێ نەوانە ڕێنماییکی پێ ئەدات بۆ ئەوەی کە ئیجباری بکات هەمان ئەو پاکەت و هەمان ئەو ڕەنگە بێ بۆیە من لێرەوە دڵنیای دەم بە هاوڵاتیان بە تایبەتی ئەوەی کە باسی یەکەن لەکوێ ئاکرێت لە موجەماعەکانە یاخود لە کۆمەڵگە پزیشکیەکانە تەنسیقێکی هەیە لە نێوان دەرمانخانەکە و بۆ پزیشکەکەدا یعنی حساباتێک یاخود شێوازێک ئەکرێت لە نێوانیاندا بەمبەستی بازرگانی ئەوەی کە ئێمە باسیەکەین کەمیەتێکی کەمی پزیشکەکانە لەبەرەوەی ئەزانی چۆن گەورەترین عەدالەتە ینی تۆ کاتێک کە پزیشک نەخۆشێک ئەڕات تەندروستی خۆی یاخود بڵێن حاڵەتی خۆی لەژێر دەستی ئەو پزیشکەدا ئەنێت بە نمونە هەرچێکی پێ بڵێ چۆن لەو دەرمانە بەکاربێنێت بەچی ڕێگایەک چەنەوە دەرمانێک ژیانی خۆی کاتە ژێردەستی ئەو پزیشکەوە یعنی ئەکرێت ئەو کەمیەتەکەمەش وجدانی خۆیان بەکاربێنێت ئێمە بەڵێ
ببوورە دکتۆر من ئەمێ ئەو بزانم کاتێک ئێمە دەرمانێکی عادی ئەکڕن یاخود ئەو دەرمانی کە دەڵێن کوالەتێکی باشی نییە کاریگەری یاخود مەترسیەک لەسەر ژیانی ئەمە دروست دەکات تەنها ئەوەیە کاری خۆی ناکات دەرمانەکە چارەسەرت ناکە. وەکو باسم کرد لە چەند ساڵی پێشوو 4 ساڵی پێشوو هەموو شەریکاتێک یعنی تەنها سێرتیفکەتی احتیاجی نیشانی وەزارەتیە و داخل بوو دەرمان. بەڵام لە ئێستادا مدیری کوالیتی کۆنتترۆلی تازە ئەو شەریکاتانی کە بڕاند نەبێ نایەڵت داخلی هەرێمی کوردستان بێت. خۆشحاڵانە کەیسێک پێشووتر کە تەزویری کردبوو دەرمانی کێنابوو بە ناوی ئەسلیەوە ئەسلیش نەبوو لە تورکیا و ئێرانوانە تەزویریان کرد و هێنابن ئێستا کەیسەکە لە دادگایە. بەڵام ئەوەی کە باسیەکەی جەنابەت لە ئێستادا دڵنیایی ئەدەم بە هاوڵاتیان تکایان لێ ئەەکەم پێویست بە دوودڵی و ڕاڕایی ناکات. ئەگەر دەرمانێک وەرەگرن لە نەخۆشخانە حکومەکان دوای ئەوەی کە بە پارەیەکی زۆر کە لە داهاتی خۆشمانە کڕاوە با هیچ ڕاڕایی و دوودڵیان نەبێ. ئەگەر ڕەنگی پاکەتەکەش گۆڕا ئەگەر شەریکاتەکەش گۆڕا دڵنیابن لەوەی کە ئەو دەرمانە سەلامەتە و هیچ کێشەیەکی تەندروستی نییە. ئەو دەرمانانەتەی کە باس ئەکرێت ئەگەر بە ڕێگایەکی ناتەندروست بە ڕێگایەکی پشکنیندا تێپەڕ نەبێت بەڵێ دەکرێت بڵێن کە ئەو تەزویرەی کە باسم کرد ئەوە ئەکرێت بڵێن سەلامەت نییە و کە کێشەی ژەهراویبوون دروست ئەکات. بەڵام ئەگەر دەرمانێک لە دەرمانخانە ڕسمەکان ئەوانەی کە لۆگەی سندیکای دەرمانسازانی کوردستانی پێوەیە لەبەر ئەوەی ئەوە لە ژێر چاودێری پزیشکی دەرمانسازدایە خوا نەخواست ئەگەر کێشەیەکی بۆ دروست بێ دەتوانێت لە سکاڵای خۆی ئەو نەخۆشە لە داواکاری گشتی یاخود لە دادگاکانی هەرێمی کوردستان تۆمارکە لەسەر ئەو شوێنە یاخود ئەو دەرمانخانەی یا ئەو شوێنە فەرمی کە دەرمانەکەی لێوەرگردو. دوو دەرمانخانە دانەیەکی پارچە حەبێک یاخود عیلاجێک با بڵین بە 25,000 دینارە فرۆشێ. تۆزە خواردتر دەرمانخانەیەکی کە نەفسی شتە نەفسی ڕەنگە نەفسی شەریکەیە بە 18,000 دینارە فرۆشێ. ئەمە ئەکەوێتەوە سەر دەرمانخانەکان و لەگەڵ ئەوەدا ئەمەوێ ئەو هۆشیارێ بە هاوڵاتیان بینین کە هەبوونی ستیکەری وەزارەتی سەحە لەسەر دەرمانەکان تا چنە گرنگە بایەخی پێ بدرێت پێشوەرگرتنی دەرمانەکان. بەڵێ طبعی ئەوەی جەنابەت باسەکەی یەکێکە لە کێشە سەرەکیەکانی هاوڵاتیان و ئەبێ ئەوە حکومت پێی هەڵسێن ناکرێت دەرمانێک بۆ نمونە لە سەیدەلەیەک بە نرخێ بێ و هەمان شەریکە و هەمان کوالیتی و هەمان دەرمان بە نرخێکی کە بێت لە دەرمانخانەکان. طبعی بە ئەوەی کە حکومت پێ هەڵسانی بۆ ئەوەی کە ستیکەر یاخود کوالیتی کۆنتترۆل چەند هەنگاوێکیان بڕیەوە یاخود بڵێن کۆمەڵک دەرمانیان فحوسات کردو و ستیکەریان پێیاوە لە پێشووترە ستیکەرەکان بە کۆمپانیەکانە درراوە بۆ ماوەی 4 ساڵێکە کوالیتی کۆنتترۆلی تازە حکومت خۆی یاخود بڵین کوالیتی کۆنتترۆل خۆی ستیکەرەکان لە دەرمانەکانەیە بە تەکیدی ئەوە داواکاری ئەەکەین لە لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەتی کوالیتی کۆنتترۆل و وەزارەتی تەندروستی و بە هاوکاری لەگەڵ سندیکای دەرمانسازانی کوردستان کە بە پلان و پرۆگرامێک بۆ ڕێخستنەوەی نرخی دەرمان بۆ ئەوەی ئەو ڕاڕایی و قەلەقیش لای نەخۆش دروست نەبێ. هەر ینی تۆ ئەچیتە نەخۆش دەرمانخانەیەک دەرمانێک بە 10,000 لە شوێنێکی کە هەمان کوالیتی و هەمان پاکەت و هەمان شەریکە بە 8,000 یاخود بە 9,000 ئەمە جگەلەوەی کە ئەو دەرمانخانێکە کە بە گران فرۆشیەکە لەسەر نەخۆشەکە ئەوە بازرگانی پێواکە ینی ئەو بۆی لای هاوڵاتیان ڕوون بێ. بەڵام ئەکرێ حکومت ئەو چارەسەرە یاخود بڵین کۆنتترۆڵی ئەو بابەتە بکات. و لە هەمان کاتیشدا ئێمە حاڵەتێک هەیە ئەوەی کە هەر لە زمنی ئەوەدا زۆر جار هەر بەمەبەستێکی بازرگانی لە پێشەوەیە لە پشتی بابەتەکەوەیە بە کۆد ئەنووسن زۆر جار پزیشکەکان بە کۆد دەنووسن یاخود کۆمەڵ ڕموزات بەکارێنن کە ئەمیش لە ڕووی یاسایی و یاخود لە ڕووی مافی نەخۆشەوە ئەمیش پێشەلکردنە بۆ مافی نەخۆش ئەمەش هەر لە کۆمەڵگا پزیشکەکاندا دەکرێت بە نمونە ڕەمزێک دەنووسێت کە هیچ ڕەبتێکی نییە لە بواری پزیشکیدا بۆیە ئەبێ ئەوە ڕوون بێتەوە بۆ هاوڵاتیان و هاونیشتیمانیان هەر پزیشکێک کە بە ڕەمز و کۆد نووسیتی بۆ ئەو نەخۆشە دڵنیابن ئەوە کە هۆکارێکی بازرگانی لە پشتی ئەو بابەتەوەیە ڕێکەوتنێکی تونند هەیە لە نێوان ئەو دەرمانخانەی کە لە کۆمەڵگە پزیشکەکەدایە و لەگەڵ پزیشکەکەدا ئەمەش ئەبێت هاونیشتیمانیان یاخود بڵێن هاوڵاتیانی خۆمان وشیار بنەوە ئەگەر حاڵەتێکی وابوو بۆی داوای مافی خۆی بکە ئەتوانێت لە داواکاری گشتی سکاڵا لەسەر ئەو پزیشکە بکە. یعنی وەکو باسم کرد باڵاترین ئاستی پزیشکی دوای ئەوەندە ساڵ ینی پێگەشتنێکی پزیشکێک کە سوێندی یاسایی دەخوات کە بەرامبەر ئەو زانستەی کە وەری گردووە کە دڵنیایی با بە هاوڵاتیان ینی ئێستا ئێمە باسی بنمونە دکتۆر جەمالی
ئەوەی مناڵان یعنی ئەوە نمونەی پزیشک بوو کەەوە زۆربەی پزیشکەکانی جوان بەڵام ئەو کەمێتەکەمە من داواکارم لە پزیشکەکانی هاوڕێمەوە پزیشکە پسپۆڕەکانیش با ڕەزامەند نەبین بە هەمومان بتوانین بەرەنگاری ئەو پزیشکانە بینەوە کە تیجارەت بە ژیانی مرۆڤەکانەوەکەن کە بە کۆد و بە هاو بەشی و بە ڕێکەوتن لەگەڵ دەرمانخانەکاندا ئەو بازرگانی گەورەی ئەەکەن لەگەڵ نەخۆشەکاندا یعنی ئەکرێت ئەوە حکومەت و کوالیتی کۆنتترۆل بە جددی بێنە چارەسەرکەن بۆی چیتر لەبەرەوەی لە سەرەتا و لە کۆتادا کێ زەرمەند دەبێ بازرگانێکە بە نەخۆش ئەکرێت یعنی زۆر جار ئەبینین یعنی یەک حاڵەتی کە بە ناوی بازرگانیکردن یعنی زۆر جار جگە لە ناوی کۆمەڵە ناویکانی تێکەڵکردنی ناوی بازرگانیکردن بە ناوی دین و ئەوان یاخود ئۆنلاینەکان ئەمەش بابەتێکی کەی کە ئەوەیە کە ئەبێ نەخۆشەکان هۆشیار بن چیتر یعنی ئەو بابەتانە دەرمان وەکو کاڵایەکی سادە سیر نەکرێت ئەکرێت جگەلەوەی کە دەرمان دوولایەنێ لایەنی باشی هەیە و لایەنی خراپیش هەیە و سەرەکیترینش هاوڵاتیان وشار بنەوە و حکوومەتیش مافی نەخۆش دابین کا لە سەرسەرجەم سێکتەرەکانی تەندروستی. سپاس بۆ دکتۆر دڵشاد محەممەد پزیشکی پسپۆڕی دەرمان و ژهرایی بوون سپاس بۆی لەگەڵمان بووی دکتۆر خۆشویستان و چارنێکی کورس و گەڕام وڵاتان.